لە هەموو وەرزەکانی ساڵدا سوتەمەنی جۆرێک لە نرخەکانی ئەگۆڕێ بەپی بەکاربردن و لە هەموو بۆرسەکانی دنیاە کە سەری نەوت دەستکاریەکە کا بەرز و نزمە بێ سەری پێکاتەکانیشی نرخی پێکاتەکانیشی ئەگۆڕێ. ئێمە لە سلەیمانیە لە حکوومەتی خۆجێیە هەوڵێکمان داوە کە زۆرترین منتو سیستەمەنی بێنینە ناو لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بۆی منافەسە بکەن نرخەکە دابەزێ. ئێستا لە پارێزگای سلەیمانیە هەوڵەکەمان زیاتر کردووە بڕێ زیاتر ئیجازەمان داوە کە ئەو ئیجازانە وای کردووە ئەوانەی کە بڕی پارەی کەمتریشیان پێەیە بتوانن ئەو کاسبێ بکەن چونکە خۆی تیجارەتی سوتەمەنی پارەیەکی زۆری ئێویست کۆمەڵی فیعی معەن بوو بەس کە تۆ ئیجازەتدا بە خەڵکی کە بەشێکی مامناوەندی شاتونەتە ناو ئەو کاسپیەوە بڕێکی کەمتر ئەێنن لەوانی کە ئەمە وای کردو بازاڕەکە کاڵایشی زۆری بۆ بێت بۆی فرۆشتی زیاتر هەبێ نرخی زیاتر دابەزێ. لەم هۆکارەوە وایە ڕۆژانە لە سلەیمانیەوە چاوەڕان دەکرین لە مانگی داهاتووە نرخەکە کەمتر بێتەوە. ئێمە نرخ دانانین لە بەروی کەرتی تایبەتە خۆیان منافەسە ئەکەن. ئێمە ئەوەی کە مەسئولی بەرامبەریان ئەبێ کوالیتەکەی بپارێزرێ فەحسەکرێت لە سەرسنوور فەحسەکرێت لە بەنزیخانەکان فەحسەکرێت لە گواستنەوەیە لە کاتی گواستنەوەی تەنکەرەکانیانە. ئەمە بەرپرسیارەتی حکوومەتە کە بێ کوالیتێکی باش بە هاوڵاتیان بین بە نرخێکی کەم بۆ هاوڵاتیان. ئەم نرخەکەمە تا تۆ ئیجازەی زیاتر بی مۆڵەتی زیاتر بی ئەوان چێبەرچەیەکەن بۆی فرۆشی زیاتریان هەبێت کە فرۆشی زیاتریان هەبوو فاکتەری کوالیتی کە یانوێ کوالیتی باشتر بێ و نرخەکەشی کەمتر بێ بۆی هاوڵاتیە لە جیاتی ڕوو لە ئەلفکە ئەچێتە با. ئێمە بیدایەت کە دەستمان پێکرد جاران دوو کۆمپانیا بوو کردمان بە 6 کردمان بە 23 ئێستا سەر و 50 بۆ 6 کۆمپانیا ڕێبگە پێدانی هەیە.